سەر خۆپیشاندانەکەی کەلار کە خۆپیشاندەران هەوڵی چوونە سەر لقی 22 پارتی دەدەن. بەڵێ مەریوان ئەگەر زانیاری زیاترمان پێ بدەین، نوێترین زانیاری. سپاس. لە ڕاستیدا شەڕ و گرژی و ئاڵۆزی لە نێوان پۆلیسی چالاکی مەدەنیەکان و خۆپیشاندەران بەردەوامە. بەشێک لە خۆپیشاندەران هەروەک وترا پێشووتر باسمان کرد شوێنەیەکی مرۆییان بە دەوری لەخی 22 پارتیا دروست کردووە و بەشێکیشیان بە شەڕ بەردە هاوێژن بۆ بارگای لقی 22 پارتی دیموکراتی کوردستان. ئەوەی هەیە تەنها لە ئێستادا تابلۆی پارتی دیموکراتی کوردستان لەسەر شەقامە سەرەکیەکە لەلایەن خۆپیشاندەرانەوە دڕێنراوە و هێزەکانی پۆلیسی چالاکیە مەدەنیەکانیش بە ئاراسی قەزای کفری خۆپیشاندەرانیان ڕاوناوە و شەڕەبەردیش بەردەوامە لە نێوانیاندا. بەردێکی زۆر لەسەر شەقامەکە کەوتووە و شەقامەکەیان گرتووە و تایشیان سووتان و لەسەر شەقامەکە و دووکەڵ و لەسەر شەقامەکەی لە ئێستادا و ئەوەش هەیە هێزەکانی ئاسایش و هێزەکانی پۆلیس لێرن لە شەوی ڕابردووەوە پاسەوانی بارگای لقی 22 پارتی دیموکراتی کوردستانەکە. باشە مەریوان، هیچ هێزێکی تایبەت لەوێ هەیە کە تایبەت بێ بە یاخود ئێستا هاتبێت هێزێکی تایبەت بۆ پاراستنی بارگاکە جگە لەو هێزانی ئێستا لەوێن؟ هێزە ئەمنیەکانی ناوچەکەن هێزی حزبی لێرە بوونی نییە، بەڵام ئەوەی هەیە پاسەوانی بارگاکە خۆیان ئامادە کردووە و لە نێو بارگاکەدا خۆیان بەستووە و خۆیان لە ئامادە باشیدان بۆ هەڕوو بەڕۆنەوەیەک لە دژی بارەکەیان نەخۆڵکە. بەڵام ئەوەی کە هەیە بە ڕوونی هێزی ئاسایش و هێزی پۆلیس و هێزی چالاکیە مەدەنیەکان بە تایبەت لە ئامادە باشیدان بۆ ڕووبەڕووبوونەوەی خۆپیشاندەران. لە بیرمان نەچێت لە پێشوودا هەر خۆپیشاندانێک لە کەلار ڕوویداوە قوربانی لێکەوتوتەوە و کوژرا و برینداری شەو بووە. بۆیە لایەنە سیاسەکانیش حاڵی حاضر لە کۆبوونەوەن لە ئیداری گەرمیان بۆی پێش بەم دۆخە بگرن لەبەر ئەوەی وەکو خۆیان ئەڵێن وەکو لایەنە سیاسیەکان و حزبە سیاسیەکان کە پارتیش تێیدا بەشدار بوو گەرمیان لەو ڕۆوە لە ڕووی خۆپیشاندانەوە بریندارە. لە 2005دا دوو خۆپیشاندان بووە، هەردوو خۆپیشاندانەکە دوو کەسیتیا کوژراوە و لە خۆپیشاندانەکانی 25 شوباتیشدا دوو قوربانی هەبووە و حەفدا برینداری شەبووە. باشە مەریوان، لە ئێستادا هیچ قوربانیەک یاخود هیچ کەسێک بریندار بووە؟ بەس شەڕەبەردە هیچ کەسێک بریندار نەبووە. ئەوەی کە هەیە تەنها بەبەر بریندار بووە، بەڵام بریندەکان وە قایم و بەرپرسی یەکەی داریەکانی قەزای کەلار ئێستا لە بارگای لقەوە دێنە دەرەوە پێچێت دڵنیاییان دابێ بە لقی 22 پارتی بۆی کە ڕێگری لە هەر جۆرە دەستێژەکرێ بەرامبەر بە هێزی بەرامبەر بە لقی 22 پارتی دیموکراتی کوردستان و قایمقامی کەلاریش کە سەر بە بزوتنەوەی گۆڕانە لە نێو بارگای لقی 22 پارتی دیموکراتی کوردستانە. بەڵێ مەریوان لەگەڵماندا بمێنەرەوە دەچینە لای پامنێرمان خالد محەممەد لە